لێستا ئامادەکاریەکرێت بۆ نمایشکردنی شانۆیەکی گرنگ کە ئەوی شانۆی نوکتە چییە؟ بگومان لەم شانۆیە هەم دەتەنەرێکی بەتوانام کۆمەڵێک ئەکتەری بەتواناش کاری لەسەرەکەن و بگومان ئەم کاسە جوانە لە ئێستاە لە پرۆڤەیان گفتوگۆکەم لەگەڵ زۆر بەڕێز مەریوان زەنگەنە کە بەڕێزیان شانۆکارن بۆ ئامادەکاریەکانی شانۆیی نوکتە چی کە بەڕێزیان ئێستا لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵ من کاک مەریوان سڵاو لێ بێم کاتت باش بە. خۆش و شاد و بەختەوە بێت. کاک مەریوان گوێویستی منی؟ بەڵێ جۆم لە بەڕێستانە سڵاو لە ئێوەش لە بینەران. سپاس بۆ تۆ. کاک مەریوان باسێک لە شانۆی نوکتەچی بکەین و باسێک لە ناوەڕۆکەکەی بکەین و بە بڵێن چیرۆکی باس لە چیەکە و لەلایەن کێوە نووسراوە؟ بەڵێ ئەم شانۆگەریە هەڵبەت مۆنۆ تاکە ئەکتەرە و کاری دەرهێنان و نوانەکەشی خۆمەیکەم لە نووسینی نووسەری بە توانا و بەناوبانگ عەلی عەبدولنەبی سەیدیە. ئەم شانۆگەریە وەکو پرۆژەیەکە ئەم جارەیان کاری تێیەکەم بە دوو شێواز کاری تێکە بە کوردی و بە عەرەبیش، یعنی دوو نمایشی جیاواز دەبێت بۆ شوێنەکانی کە عەرەب نشینن بە عەرەبی نمایشەکرێ و بۆ شوێنەکانی کوردنشینن یاخود بۆ کوردستانی خۆ نمایشەکەین وەکو پرۆژەیەکە و بەردەوامی وەرئەگرێ و هەوڵە دێن لە زۆرترین شوێن لە ناو عێراق و دەرەوەی عێراق و هەرێم و دەرەوەی هەرێمیش نمایشی بکەین. کاک مەریوان چیرۆکەکەی کەواتە چیرۆکێکە کە لەگەڵ بەشێک لە بڵین لەوانەیە تاکی کوردی واروە تاکی عێراقیش هەبگونجێت بۆی برتان لەوە کردێتەوە کە لە بەشێک لە شارەکانی عێراق نمایشی بکەن واتە بە زمانی کوردی و بە زمانی عەرەبیش؟ ئەو کەسەکە من یا ئەو نووسەری من هەڵبژاردووە ئەو تێکستەم هەڵبژاردووە کە شانۆگەری نوکتەچیە بە عەرەبەکەی ئەنەکات. ئەو نوکتەچیەوەکو میهنەیەکە کابراوەری گرتووە، بەڵام لەڕێی ئەو میهنەیەوە باس لە نەهامەتیەکان و دەردەسەرەکانی تاشی عێراقیەکە بەگشتی و تاشی کوردیش بەگشتی بە تایبەت ئەو نەهامەتیانی کە بەسەریا هاتووە لە مێژووە لە مێژووی مەسەن بڵێن کوردستانە ئێمە ئەتوانین باسی بکەین لە ئەنفال و لە ڕەشبگیری و لە هەڵواسین و ئیدامکردن و ئەو نەهامەتیانەی کە هاتووە بەسەر نەتەوەی کووردا باس لەواناکە وەکو نوکتە ئەجێڕدرێتەوە ئەم باسانە، بەڵام خۆی لە خۆیان مەساتە. هەڵبەت شانۆگەرەکە بەشێکی بە شێوەی تراجیدیا پێشکەشەکرێەوە بە شێوەی کۆمیدیاش لەبەرەوەی ئەو ستایلە ڕەنگە ئێستا زیاتر باو بێ لەبەرەوەی بەڕاستی تاچی کورد و بینەری کورد ئەمڕۆ حەزەکە ئەوەندەی کۆمیدیا بینێ ئەوەندە سەیری تراژیدیانەکە لەبەرەوەی ئەوەنەی بینیوە تراژیدیا لە ژیانیان نایوە هەر لە تراژیدیا بژێ لە بینینی نمایشەکانیشە. باسە تەنهاییەکە تەنهایی مرۆڤ و ترس و دڵەڕاوچی مرۆڤ لە شتەکان لە نەخۆشیەکان لە ڤایرۆس لە دەوروبەرەکەی تەنانەت لە خێزانەکەی خۆی لە خزم و کەسوکاری خۆی لەوانەیە لە هەموو بترسێەوە وابزانێ هەموو ئەیانەوێ زەفەری بۆ بن هەموو ئەیانەوێ تووشی دەردەفەری بکەن. دواتریش باس لەوەکە کە ئەمە هەموو ئەم شتانی کە مرۆڤ بیری لێکاتەوە شتێرێکی پوچە و مرۆڤ ئەبێ خۆی بدۆزێتەوە لە ناو ئەم ژیانە جنجاڕێیاوە ئەبێ کەسایەتی خۆی دروست بکاوە ئەبێ پەیوەندیەکی باشێ بێ لەگەڵ هەموو دەوروبەرەکەیە. زۆر باشە. کاک مەریوان کارەکە ئێستا گەیشتۆ بەکوێ و بەنیازن کەی نمایش دەست پێ بکەن؟ بەڵێ هەڵبەت ئەم کارە شێوازێکی جیاوازی وەرگرتووە لە فۆرم و لە شێوازی نواندن و تێکستەکە تەنانەت و شێوازی دەرهێنان و دیکۆر و تەواوکەرەکانی تریش. ئێستا ئێمە بەردەوام لە مەشقین و لە دروستکردنی دیکۆرەکانین و جلوبەرگ و تەواوکەرەکانی تریش و مۆزیکی شانۆگەرێکەش هەڵبەت. من ینی خۆم بۆ خۆم ئاوها ئیش ئەەکەم هەرگیز ناڵم فلان ڕۆژ نمایش ئەەکەین یا فلانمان جاری وا بۆ 5 مان پرۆڤەم کردووە بۆ یا زیاتر بۆ نمایشێک. ئێتر ئەمە سەرەتایە و دەستپێکی ئیشەکەیە هەڵبەت قۆناغێکی باشمان بڕیوە، بەڵام تا نەگەم بە قەناعەتی تەواو بە نمایشەکە ناتوانم نمایش بکەم و
کاتی نمایش دیاری بکەم. بەڵێ کاک مەریوان پێم خۆشە بزانم نمایشکردنی شانۆی نوکتەچی پەیامەکەی چییە لە کۆساییە؟ پەیامەکەی ئەوەیە کە ئێمەی مرۆڤ ئەبێ ئەوەندە ترسمان نەبێ لە بەرامبەرەکەمان وە لە ژیان ئەبێ خۆت لە ناو ژیان بدۆزیتەوە. هەڵبەت ئەمە یەکێکە لە پەیامەکانی و لە هەڵبەت کۆمەڵێ پەیامی سیاسی و کۆمەڵایەتی و پەیامی تری تێیە لە نمایشەکەیە. ئەو کات کە بەڕێستان و بینەران هاتن بۆ نمایشەکە ڕەنگە زیاتر ئاشنا بن بۆ پەیامانێک کە نمایشەکە هەڵەیەگرێت و دەوێت پێتان بگەێنێ. سوپاس بۆ بەڕێز مەریوان زەنگەنە شانۆکار. سوپاس بۆ بەڕێزت کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵمان بوویت و گفتوگۆمان کرد لە سەر ئامادەکاریەکان بۆ نمایشکردنی شانۆی نوکتەچی. دووبارە سوپاس بۆ بەڕێزە.